سلااو رێزن من گولستان محەممەد ئەمین قبول بکەن خەلەکەکە نوژە پرۆگرامە خانومانم ددنە دەست پێکردن. وێجارێت گەل خانمەکێ کو دوبارە یاسایە تاوانێدا چەندین ساڵە خزمەتێتکە و لێکۆلینان ئەنجام ددا. چەندین کار و گوهرتنژی ئەنجامدانە ددرێژەهەیە وان ساڵێن خوێندنە خۆدا. هەروەهای بەحسا ژیانەخوای تایبەت ژمەر بکە چاوە بوو زارۆکتیاوێنە کە چاوێک کەلها هەولێرێ بوو کۆ ئانها ئەملسەر وەستیانە و سەکنینە. کەرەمکەنم خەلەکە خوات گەل دکتۆر تاڤگە بدنە دەست پێکردن. بجاژناوێک ژوان ماڵێن کەڤن ji kelha dêrîna hewlêra paytext ku çendîn sala heta roja îro maye û bi dêrîntirîn kelha cîhanê ku jiyan têde berdewam e heta roja îro tê hejmartin. Bêguman tevgeh xan bi xwe jî li vê derê ji dayîk bûye, çend salekî ji zaroktiya xwe li vir derbas kiriye, em ê çîrokayê bibihîzin. Tu gelekî bi xêr hatî ji bo programa me xanûman. زۆر سپاس سەرەتا دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم سپاستان دەکەم بۆ بانکێشکردنم بۆ ئەو بەردامەیە دەستان خۆش. بجەمێ بابەتە یاسایێ و تاوانێ بەحەز بکەن بەس دوێ پارتێدا زیاتر حەزمان لێیە سەبارەت بە منداڵیتەوە بە تایبەتی کچێکی قەراتی هەولێرەی لێرە لە دایک بووی و ئەمڕۆ بەردەوامی دەدەی بە هەم خوێندن و توێژینەوە و خزمەتکردنی ئەم شارە. زۆر سپاس دەکەم. بێگومانە من لە دایکبوونم لە قەڵاتە لە گەڕەکی تۆپخانە چکە قەڵای هەولێر بەخۆی لە سێ گەڕک پێک دێ سەرای تۆپخانە لەگەڵ تەچیە. ئێمە لە تۆپخانە بووین و نزیک ئەو خانیە بووین کە بەلەکۆنێکی گەورە هەیە لای پارێزگای هەولێر ماڵی حاجی کارەسوول حەمکۆیان پێدەگۆ. ئێمە ماڵەکەمان تەنیشتوان بوو بەڵام لەسەر بەدەن نەبووین ینی دەرەوەمان لێ زۆر حەزت لەو باڵکۆنیە بوو. زۆر حەزم لێ بوو لەبەرەوەی کە منداڵ بووم ئەو خزمەمان کچێکی هەبوو لە تەمەنی من بوو زینە بوو ناوی ئێستش مایە لە باڵکۆنەکەی گەمەمان دەکرد و جۆڵانەیان دروست کرده بوو. ژیانێکی زۆر خۆش بوو ینی کە ئەمن 5 ساڵ لە تەمەنم لێرە ژیام لە قەڵات وەکو فلیم دێتە پێچاوم ینی کۆڵانەکەی خۆمان و هەتا کەس و کارەکانمان ماڵەکەمان تقریبەن ماڵێکی ئەوە بوو مەکشوف بوو. 2 ژوور و حەوشێکی لێ بوو قاڵدرمەکەی دیار بوو ینی با بڵێن خانەیەکی سادە بوو بەڵام لەبەرەوەی ئێمە خۆمان ژمارەمان زۆر بوو ژیانێکی خۆش هەبوو ینی هەتا من لەبەرەوەی 5 ساڵ لەو لێرە لە قەڵات ژیایمە تەنها هەر یاریکردنی منداڵان و ئەوانم لە بیرە ینی شتی ناخۆش نەمدیتە لەو تەمەنەدا. شتێکی سەرنجاکێش هەیە گوتت هەر 3 ساڵ یەکێکمان لە دایک دەبوو. بەڵێ 8 خوشک و برانە بەڵێ چۆن هەر 3 ساڵدانەیەک لە دایک دەبوو؟ طبعا من داک و بابم بەڕەحمەتی بابم هەزاران سڵاو لە گیانی پاچی ئێستا داکم لە ژیاندایە لە ساڵی 54 هاوسەرگیریان کرد. بابم خۆی پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بوو بە مەلا عەباس ناسرا بوو. لە 54 کە هاوسەرگیریان کرد طبعا داکم لەبەرەوەی تاقانە بوو نە خوشکی هەبوو نەبرای هەبوو بابیشم تەنها 2 خوشکی هەبوو لۆیە دیار بوو ینی حەزیان لێ بووە کە منداڵیان هەبیە خێزانێکی گەورە دروستکەن و پێشانیش زۆربەی زۆری خێزانەکان ژمارەیان زۆر بوو وەکو ئێستا نەبوو ینی پێداویستی منداڵان بەو شێوەیە نەبوو وەکو ئێستا. ئێمە 6 برا و 2 خوشک بووی بەڵام بابم لەبەرەوەی بیر و باوەڕی چەپڕەوی هەبوو ئیمانی بە ئینسانیەت هەبوو هیچ جیاوازیەکی نەکردبوو لە نێوان کچەکان و کوڕەکان بەڵکو کچەکانی هەندە جار زیاتر خۆش دەویست و زۆر مڕاعاتی ئێمەی دەکرد. زۆر ینی بە تایبەتی من زۆر پشت و پەنا بووە لە ژیان هەردەم متابعی کردیمەوە هەردەم تەشجیعی هەمومانی دەکرد بە تایبەتی لۆ خوێندن ینی
هەردەیگوت ئێوە پێویستە شەهادەتان لە دەستبی و هەتا بتوانن دوا ڕۆژێکی باش ڕۆڵی داکت لەو دووریە کە باوکت پێشماگە بوو چی بوو ئێوە؟ طبعاً داکەم هەموو جارێ برادەرەکانی بابم باز دەکەن دەڵێن داکت پێویستە پەیکەرێکی لۆ دروست بکەین چونکە ئافرەتێکی ئەوەندە بە تەحملە بابم چەندەها ساڵ لە دەرەوە بووە لە گوند بووە فەقیرەی بەخۆی چوویتە لای و ئەو منداڵانەی لە پشتی خۆی کردیە هەتا لە سیاسەتیش یارمەتی بابمیدایە یعنی لە منداڵیەوە داکەچی متەسەڵت نەبووە یعنی داکەچی زۆر ئارام و زۆر بەزەی بووە زۆر گرنگی بەمەدەدا هەموو ئیشەکانمانی ئێستا و ئێستاش کە دەچمە ماڵی داکەم خواردنم لە پێشدادنێ ئەها دەلێ وەرە ئەوەی بخۆ یعنی هەموو ژیانی خۆی تەرخان کردبوو لەو ماڵ و منداڵەکان دروست ئەوجا باسی چیرۆکی خۆتەوە بکە سەرگیری بکەی 13 ساڵیش لەسەر دیداری یەکەمین تێپەڕی بوو ئەوە پێشەوەی زۆر سپاس دەکەم بەڵام پێشەوەی هاوسەرگیری بکەم ئێمە خێزانێک بووین زۆر پەیوەندیمان باش بوو لەگەڵ یەکتری و ئەمن لە زیاتر خوشتی گەورەم تانیە کە فەرمانبەرە لە بەڕێوەبەرایەتی توندوتیژی ئافرەتان هەردەم لەگەڵم بۆ وەکو داکەچیش بووە یعنی هەموو منداڵەکانی براکانم و منداڵەکەی من گرنگی پێدایە و زۆر بگرە براکانیشم گەورەکەیان کە سەفین کە خانەنشینە مهندسە پاشان حاجی معاد دێ لەوی گچکەتر و سێیەمیان دکتۆر دەشتیە دەشتی بوستانی پاش دکتۆر دەشتی تانیای خوشکم دێ پاشتانیەی دکتۆر فەهەد برایەکم هەیە لە پۆلۆتەکنیک ئەویش مامۆستای زانکۆیە ئەوەی من با بڵێن ژمارەی من لە منداڵەکاندا شەشەم بوو ئەو پاش من زمکەک هاتیە زمکەکان ینی هەردووچیان ئەوەنە با بڵێن لە بواری کۆمپیوتەرەوەوانە ئەمن هەندە جار پێیان دەڵێ وەکو قوواتی مارن زوایە هەر پێویستم بە شتێک بۆ ڕاست دەگەن یعنی ئەلحەمدوللا براکانم زۆر پشتگیریم بووینە بابم و براکانم و داکم و خوشکم و هەتا لەوانەیە دکتۆر دەشتی برام هەندێک زیاترش چونکە چەندەها جار زۆر پشتگیری دەکردم لە خوێندن و لە هەر ئەوە یعنی لە هەر بابەتێکی گرنگ ڕایوی وەردەگرت اینجا بڕیارم لەسەر دەدا دکتۆرام تەواو کرد لە 2008 وەکو بڵێ کچ ئەوەی زۆرە داواکاری زۆر دەبیتن بەڵام کە لە کۆمەڵگەی ئێمە کە ماستەر و دکتۆرا دەینی بەڕک خەڵکەکە ئەوە دەبیتن یعنی جورئەتی ئەوە ناکەن دەڵێن ئەوە ماستەری هەیە دکتۆرای هەیە چۆن بچینە داخوازی ئەوە بوو لەگەڵ دکتۆر محەممەد هاوسەرگیریمان کرد خۆی لە کۆلێژی ئەدەبیات بوو دکتۆرای هەبوو مامۆستای زانکۆ بوو بەڵام کە هاتە داخوازیم گوتیە من وەختی خۆی من معید بووم لە کولیە لە مەکتەبە بووم ئەو کاتە هاتبوو کتێب ئەوە بکاتن ئستعارە بکە ئەمنی دیت بوو دیار بوو هەر لەو کاتەوە لە بیری مابوو دوای نۆت و شەشان حتا کو 2000 و نەهان 13 ساڵ سەر بە دەڕواز بووی حتا کوگەها بە ئارمانجاخوا طبعا ئەوە شتێک هەیە پێی دەڵێن قسمەت و نەسیب یعنی لەوانەیە تو هەندێک جار شتێک هیچ بیری لێ ناکەی و پلانی لۆ دانانەی خۆی خوا بۆ ڕێکی دەخاتن والحەمدوللا کەسێکی ڕۆشنبیرە و کەسێکە کە بڕوای بەئاگا الحەمدوللا لە ساڵی 2012 خوا ڕهێلمانی بە قسمەت کرد یعنی ئەو کە تەماشای ڕهێل دەکەم ئەو دنیاە وەکو یعنی لەو دنیاە زیاتر با بڵێن لە هەموو شتێک هەموو جارێ دەڵێ ماما هەندی چەند ئەمنت خۆش دەوێت دەڵێم هیچ شتێک نییە وەسفی بکەم هەتا بڵێم چەندەتم خۆش دەکی دمێستا ڕهێل سەرمان دەکات سلااو ڕێزێکی زۆر تایبەتی بۆی هەیە حەزمان کرد لەگەڵمان بێ بەڵام بەهۆی سەرقاڵی بوون بە خوێندنەوە ئەوڵا ئێستا دەچین سەردانی ماڵەکەت دەکەین ئەو ماڵی کە ئێستا هەتە ئی قەراتێنە ئەوەی کە ئێستا لێ دەژی باسی هەندێک مژار و بابەتێن جیاواز بکەن دگەل دکتۆر تابگا بمەرە بن. لە ماڵە تەڤگاخانم بەردەوامی ددن بە پرۆگرامە خوا مێ بەحسا قۆناغە گەلێک
گەرەنگ بکەن ژیانە هەر مرۆڤەکیدا ئەوە دەما کو خوازە خوێندنە خۆ بگهینە سەری و بە تایبەتیژی بە کەلۆریە یان کو پۆلا شەش ژێر دەبێژن ئیدی بریارێ ددا بچە کو دەرێ چ بخوینە بەڵام بڕوا دەکەم ئیتۆ چیرۆکێکی زۆر جیازت هەیە کە گەشتی پۆلی شەش وەکەوەی کە باست کرد هەمیشە یەکێک لە یەکەمەکان بووی لەسەر قوتابخانەکەت بەڵام لە پۆلی شەش بە تایبەتی لە شتێکی سیر ڕوویدا چی بوو مەسەلەکە؟ پۆلی شەش یعنی ئەو کاتێک من پۆلی شەشی بە کەلۆریە بووم ساڵی 1990 بوو یعنی زەختێکی زۆرمان لەسەر بوو وەکو ئێستانە بوو هەموو مامۆستای تایبەتی هەبی لە بیدایەتی ساڵەوە مامۆستای خۆی هەبێ ئەمە تەنها اعتیمادمان دەکردەوە سەر مەکتەبی خۆمانە من لە قوتابخانەی هەولێری کچان بووم کە کاتێک لە سەفیەک ناوی هەولێری کچان بوو بەڵام دوایی گۆڕا بە گەلاوێژ هەتا تەخەڕوجم کرد لە سانەویە هەر ناوی گەلاوێژ بوو دوای چەند ساڵی دیکە ئەوەیان کرد ناوەکەیان دیسان گۆڕی کردیانە هەولێر لا عدادیە یعنی با بڵێن لە سانەوی بەعامە من تەڵەبەکی با بڵێن زیرەک بووم و ساڵانە لە یەکەمەکان بووم و عەفو عام دەبووم عەفو عام هەبوو ئەو کاتە ئەگەر کەسێک زیرەک بایە و دەرەجەی زۆر باش بایە ئیمتیحانی نەدەکرد لە کۆتایی ساڵ ئەوە بوو چوومە بەشی زانستیم هەڵبژارد لەبەرەوەی بابم ینی ئەوە ئەفکاری با بڵێن یەساری هەبوو حەزی لە بەشی زانستی بوو دەیگۆ زانستی باشە و ئەوەیە لۆیە هەتا براکانیشم هەمویان ئەو بەشیان هەڵبژاردیە ئەمیش یەکێک بووم لەوانەیە کە بەشی زانستیم هەڵبژارد کە بەخۆشم مستەوان باش بوو لە دەرسە زانستیەکان بەڵام کە گەیشتمە سەفی شەش حەزت لێ بیبێ بە چی؟ لێرە لە ئەعدادیە ئەمن حەز عادەتەن وەکو هەر کەسێک وەکو هەر قوتابیەک لەبەرەوەی لە بەشی زانستیە و تەڵەبەی زیرەکە لە هەولێر ئەو شتە یعنی معروفە تو ڕەسەن بیر لە پزیشکی دەکەی ببی بە دکتۆر یعنی من خۆم حەزم لە هەندەسە نەبوو بەڵام حەزم دەکرد ببمە دکتۆری ددان یعنی اختصاصی ددان وەرگرم و ڕغبەتێکی زۆریشم هەبوو بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئەو زەختەم لەسەر بوو مامۆستامان نەبوو لەوانەیە باری ئابووریش ئەو کاتە بەو شێوەیە نەبوو ئەمن زیاتر ئەعتیمادم دەکردە سەر ئەو دەفتەرانەی کە برام پێشتر تەواوی کردبوو لەسەر دەفتەرەکانی برام دەمخیند لەوانەیە مەسەلەن هەندێکوانە لە قوتابخانەکەمان زۆر باش نەبوو ئەتیمادم لەسەر دەفتەری براکانم یاخود چەند کەسێکی دیکە کە مامۆستایان هەبوو بەڵام من شخصی خۆم مامۆستای تایبەتم نەبوو هەتا ئەو کاتە مامۆستا گەورەکان مەلزەمەیان ئەوە دەکرد بڵاو دەکردەوە لەوانەیە ئەگەر بڵێم یعنی هەندێک جار پارەی مەلزەمەکەشمان نەبوو یعنی بە حاڵ ئەگەر مەلزەمەکە زۆر گرنگ باە بمانتوانی باە ئەوەی بکەین ئستنساخی بکەین ئەوە بوو لە سەفی شەش 75 هینە کە زۆر پێم ناخۆش بوو لەوانەیە شەوە ڕۆژێک گریام کە ئەو دەرەجەیەم هینە دوایی کاتێککە ناومان لە کۆلێژ دەرچوو ناوم لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری دەرچوو ئیدارە قوتسات دیسان دووبارە گریامەوە گوتم من ناچمە ئەو کۆلێژەی لەبەرەوەی ینی ئەوەم نێسە ئارەزووی من نییە و بەدڵم نییە خۆی دەرەجەی من ئەو کاتە کۆلێژی پەروەردەوەری دەکرد بەڵام لەبەرەوەی من بەعسی نەبووم بۆیە ئەوانەی کە بەعسی بوون باشتر ئەوە دەکران یعنی تەفزیلیان پێ دەکرا لە بۆ قبولکردن لە کۆلێژی پەروەردە ئەوە بوو چوومە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری لە بەشی ژمێریاری ئەو بەشە یەکەم ڕۆژ زۆر ئەوەیان کرد با بڵێن مەدحی ئەو بەشەیان کرد گوتیان باشترین بەشە و مستقبلیشی باشە گوتم باشە مشکلە نییە لە بەشەکەم تقریبا هەستم کرد ینی جەوەکە باش بوو وەی لێ هات کە تعودم کرد لەسەر کولیەکە و برادری زۆرم هەبوو ماشاءالله یەک ساڵ بەڵام ئەو ساڵە ساڵی راپەڕین بوو ئینتیفازە ساڵی 91 وەی لێ هات چەند مانگێک لە ماڵی دانیشتین پاشان گەڕاینەوە ئیمتحانماندا ئەوە بوو لە مانجی چار گەڕاینەوە کولیە دەواممان کرد
مستوان باش بوو لە بەشەکەدا هەتا ڕئیس قسمەکمان هەبوو عەرەب بوو ناومی لێ نابوو فاریسەت سەف دەیگووە تو زۆر ئازای ئەوجا کە ئەوائل بووم یەکەم بووم لە بەشەکەدا ئەوە کە هەبوو گوتیان بڕیارێک هەیە هەر کەسێک یەکەم بێ لە بەشی ژمێریاری لە بەشی ئابووری لە بەشی بەڕێوەبردن دەتوانی تەحویل ببتە کۆلێژی یاسا ئەمن خۆم نەهێشتەوە لە سەفی شەش هەموو ئیمتحانەکانمدا یەک ساڵ لە سەفی شەش مامەوە حیساب کە یعنی ئەگەر کولێکەشم بگوازمەوە دەکا ساڵەکە هەروەکو ئەوەیە لە سەفی شەش خۆم هێشتەوە ئەوە بوو هاتمەوە ماڵێ گوتم ئەمن بە تەمامە بچمە کۆلێژی یاسا یەکەم کەس کە ئەوەی کرد ینی پێی ناخۆش بوو داکم گوتی لە ئیدارە قسات دەبیە مدەریسال و دەچی محاماتی هەندێک زەحمەتە لۆکت طبعا لێرە لەو مووقفەدا قەت لەبیر ناکەم برا گەورەکەم دکتۆر دەشتی ئەو هات لەگەر داکم دانیشت گوتی باشە لێگەڕێ ینی لە خۆی حەزی لە ئەوەیە با ببتە محامیە درستە تەبگەخان بێنە ئەو چیرۆکەی منداڵی کە باست کرد پێشەستا چۆن ئەو جانتایەت هەڵدەگرت بەڵێ ئەو جانتایەت جانتایەکی دکتۆر بوو بەڵام دواتر بوو بە جانتای محامیەک زەرێک ئەوە لێرە طبعا من ئەو ئارەزوەی کە حەزم کرد بچمە کۆلێژی یاسا لە منداڵی با بڵێن لە دووی سەرەتایی دوو سێی سەرەتایی تەماشای تەلەڤیزیۆنم دەکرد دەمدیت ینی ئافرەت محامیەیە زۆر بەدڵم بوو ینی ئەو عابایە ڕەشەی لەبەر دەکەن ئەوە بوو داکەم ئەو کاتە عابای ڕەشی هەبوو عابای ڕەشی داکەم لەسەر شانم دادەنا داپیرم لە حەد جانتایەکی دیبلۆماسی هینا بوو لۆ دکتۆری برام تەماشای کرد کە ئەمە زۆر حەزم لە جانتەکەیە گوتی تاگەها ئەو جانتەیە لۆ خۆت بی جانتە چی ڕەشی دیبلۆماسی بوو ئەو جانتەیە زۆر نازدار بوو جانتەکەم هەڵدەگرت عبایەکەم دادەنا لەسەر شانم ئەمن دەبمە محامیە کە گەورە بوو ئەوە بوو کتێبم لە ناو دادەنا ئەوەندە نازدار بوو ڕۆژێکیان لە ناو کەنتۆرمدانا ڕۆژێکیان دەرگای کەنتۆرەکە بە قەیمی کردمەوە لۆ جانتاکە بەربوو لایەکی ئەوە بووشکە ئەوجا هەستان بە پلاستەر چاکم کردەوە هەمان ڕەنجیش نەبوو پلاستەرەکە بەڵام زۆر پێی یعنی زۆر خەفەتم خوارد لەبەرەوەی جانتەکە ئەوەندە نازدار بوو یعنی وەکەوەی بەشێک بی لە ژیانم کە بۆ یەکە لە کۆلێژیش گوتیان دەتوانی بچیە کولێ قانون ڕەسەن ئەمن ئەوەی منداڵین بەبیر هاتەوە گوتم باشتریش دەکات دیارە خوا قانونی قسمت کردیمە قانون لۆ من باشترە و ئێستاژ ئەلحەمدوللا یعنی هیچ پەشیمانیمە و زۆر شانازی بەو بەشەی دەکەم کە تەواوم کردی بەێ خۆشی دووبارە یاسایە چاوانێدا gelek لێ کۆلین ئەنجامدانە و هەروەها gelek بیرۆڕایەن جوداژی هەنە لەسەر کەیسێن جودا دەبێ بواریدا بە درێژایی ئەمێ بەحسە بکەن لەم دخوازم بچن جاکی دن شخۆرە ڕۆنن قەهوەیەکێ بخۆن و گرنگیە بدەن بوان بابەتان و هێن کەیسێن جوواکیەن گرنگ بدنە بەحسکردن. دەبێت بەحسا هەن کەیسێن جدی بکەن دناڤ جوواکە کوردەواریدا بە تایبەتیژی کەیسێن خانمان یەن ئافرەتان ji bilêwekê lê kolîn هەروەها ئەو tiştên ku tevgehan kar li ser kiriye di dirêjeya van salan de jinameya masterê bigire heta kuriya diktorayê û çi rêxistin avakirina da ku xizmeta civaka Kurdî bikin dubarê yasayî de bi taybetî yê tawanê bên li xal yekemەوە dest pê bikەین ئیتر زانکۆت کۆتایی پێ هێنا دەست بە ماجستێر کرد ماجستێرەکەشت تایبەت بوو بە خانمان زیاتر ئیش لەسەر چ کەیسێکت کرد من کاتێک کە لە ماستەر وەرگیرام تەواوم کرد گەیشتمە مەرحەلەی نووسی خۆم حەزم دەکرد ینی ئارەزوم هەبوو کە لە یاسای تاوانیدا بنووسم بەڵام گەڕام چەند بابەتێکم دیت هەر قەناعەتم پێینا هەتا بەحسێکی ئەوم خوێن دکتۆرە واتی بە داود سعدی هەیە لەسەر ئافرەتی نووسی بوو باسی ئافرەتی کردبوو لە یاسای سزادانی عراقی هەتا چەند جیاوازی هەیە نێوان ئافرەت و پیا و لە یاساکەدا هەروەها کتێبێکی دیکەش هەبوو ئی دکتۆر داڕی خەلیل مەحموود تفاوت الحماية الجنائية بين الرجل والمرأة لێرە یعنی هەستم کرد ئەوەک هەیە با بڵێن زیاکاریەک هەیە لە حکومەکانی یاسای سزادان بەرامبەر بە ئافرەت یعنی هەر وەکو پیا و ئافرەتی پارێزگاری لێ نەکردیە
بۆیە ئەو بابەتە لای من ئەوە بووە يعني گەڵاڵە بووە کە بە ناونیشانی حماية المرأة في القانون الجنائي العراقي وتپاراستنی ئافرەت لە یاسای سزادانی عراقی. وەناغێکی تر دەستی پێکرد لە دەستپێکی ساڵی 2000ەکانەوەش کە توانیتان چەندین کەس ئازاد بکەن لە چاکسازیەکان ئانەی خوار و هەژدە ساڵ ئەگەر هەڵە نەبم چۆن ئەم هەنگاوەتان ناو بە چه بریارێکی یاسایی تاوانبارەکان بێ تاوان دەرچوون. ئێمە بە حکمی ئەوەی ئەمن سەرۆکی سنتەری توێژنەوەی تاوانکاری و کۆمەڵایەتیمە لە 2002ەوە لە 2003 لە ڕێگای سنتەرەوە ئێمە کۆمەڵێک مامۆستای زانکۆ و دادوەر و لێکۆڵەری دادیە هەستین ئەوەکمان کرد دیراسەیەکی مەیدانیمان کرد ئەو دیراسە مەیدانیە لەسەر 48 نەوجەوان لە ناو بەڕێوەبەرایەتی چاکسازی نەوجەوانان ئەو 48 نەوجەوانە ئەوانی حکمیان لەسەر درایە نەک مۆقوفینەکان حکم دراوەکان تەماشامان کرد 9 کەس لەوانە یعنی حەقی ئەوەی هەیە ئازاد بکرێتن یعنی چەند زیاتر بمنێ لەوانەیە خراپتر بی بۆیە وەکو سنتەر ئەمە دیراسەکەمان کرد و فۆرممان دروست کرد معلوماتمان وەرگرت ڕای ئیدارەمان وەرگرت هەروەها ڕای لەگەر نەوجەوانەکان دانیشتین دراسەی حالەمان کرد لێرە ئەو بەیاناتە من خۆم هەستان بەیاناتەکان هەموو تەحلیلمان کرد دیاریمان کرد ئەو 9 کەسە نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی ناوخۆ کرد ئەو کاتە وەزارەتی ناوخۆ زۆر پشتگیری سنتەرەکەی ئێمە بوو بەواستای وەزارەتی ناوخۆ هەر خودی خۆی وەزیری ناوخۆ کاکەریم سبزاری نووسراوەکەی بەرز کردەوە ئەنجومەنی وەزیران لێبوردنێکی تایبەت دەرچوو بۆ ئەو نەوجەوانە یعنی دەتوانم بڵێم کارێک بوو کە لەوانەیە یەکێک بی لەو کارە هەرە باشەکان کە سنتەریمە پێی هەڵستایە بەڵام ئێمە لەو کاتەدا ئەوەندە ئەوەمان نەدەکرد یعنی ئەوەندە دیعایەمان نەدەکرد لە کارەکانی خۆمان سۆشیال میدیا ناوەڵڵا هەر زۆر کەم بوو 2003 یعنی ئەو شتانە کەم بوو هەتا لەو تەلەڤیزیۆنیش مەسەڵەن بەسدا وەکو خەبەرێک باسییان دەکرد ڕاستە ئەماوەی ئێستا زۆر جێمان لێ بووە کە ڕێژەی خۆکوشتن یان کوشتنی ئافرەت زیادی کردووە لە ناو کۆمەڵگایەدا ئەتوو بە تێڕوانینی تۆ بۆ وای لێ هاتووە بۆچی ئەوەندە باس دەکرێت ئێستا طبعا ئەو بابەتە ئەمن لە ماستەرەکەی خۆم باسم کردیە کوشتنی ئافرەت بە ناوی غەسل عارە ئابروششتنەوە هەر چەندەها سیمینارمان کردی وەکو سنتەر وەکو شخصی خۆم لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڵام یعنی ئەمن بەو زەقیە نابینم کە ئافرەت یعنی لەوانەیە یەک ئافرەت دەکوژرێ خۆ ڕۆژانە تاوانی کوشتن هەیە پێشانیش هەر هەبوو لەوانەیە پێشان بەڵام بڵاوکردنەوەی ئەو تاوانە نەبوو ئامرازەکانی سۆشیال میدیا نەبوو بەو شێوەیە یعنی ئێستا ئەگەر ئافرەتێک بکوژرێ هەموو سۆشیال میدیا و هەموو کەناڵەکان باسی لێەوە دەکەن ئێمە شتێک هەیە لە یاسادا پێی دەگوترێ لە ماوەی تحقیقکردن لێکۆڵینەوەدا ناکرێ بە هیچ شێوەیەک باس لە تاوانێک بکرێ هەتا لێکۆڵینەوەکە تەواو دەبێت یعنی سەیرم دێ لەگە ڕێزم لەوە هەندێک کەناڵەکان تاوانبارەکە پیشان دەدەن و بابەتەکەی وا نیشان دەدا کە تەواو با بڵێن شاری هەولێر یاخود شارێکی دیکە ئەوە ئافرەت لەو شارەدا دەکوژرێ من بەش بە حاڵی خۆم بە شتێکی ناڵێم ئاسایی وەردەگرم بەڵام تاوان هەر لەگەڵ بوونی مرۆڤایەتیدا هەبووە ئێستا لەبەرچی زۆر دیارە لەبەرەوەی کە زۆر باز دەکرێت بە مروری زەمن تاوان زیاد دەکات ئەتو هەر هەوڵ دەدەی کەمیکەیەوە بەڵام ئێمە دەبێت چارەسەر بکەین نەوەک وا بڵاوی کەینەوە چکە ئەو بڵاوکردنەوە هەندێک جار خەڵکانی دیکە لاسایی دەکا یعنی ئێستا لەوانەیە کابرایەک ئەوەکەی پەیوەندیەکەی لەگەر خێزانەکەی باش نییە احتیمالە ئەو تاوانەی دەبینی ئەویش بیری لێ دەکاتەوە یاخود ئافرەت هەروە کەواتە ئێمە لۆ شتێک بڵاو بکەینەوە کە خەڵک هان بدەین یاخود فێر بکەین کە تاوان ئەنجام بدەن بێگومانەمش گوتنێتە تێرناون تمی تێر و تیژی و هەر زانیاریز gelek spasiyata dikemiş ji bo vê derfetê tevgehan
منی زۆر سپاسی بەڕێزت دەکەم و دەستی جەنابەت خۆش بێ و دەستی ئەو بەڕێزانە خۆش بێکە ئەو بەرنمەیان دانایە زۆر سپاس. دووبارە متخواست هێنجی یاخافتن درێژ بن لە دەمێ پرۆگرامی وڵقاسە داویژی ئەزێ نیشانێکی بە خاڵێکی بدەم کوتابگەخان بخۆ بە حەسکری دەما کو تایبەتمەندی ئەم کو پرایڤسی نەمێنە ئەوژی گەلێک باندۆرێ دیکە لەسەر جیواکان ژوەک و هەندتش هەنە نابە بە ئاشکرایی بەرچاوی یەکسەر بێنە بەحەسکردن حتا کو لێکۆلین کارێخوا نەکە حتا خەلەکەکەدن بمێنن دناوا خێر و خۆشێدە و خاترێوە.